سڵاوی گەرمی خۆم و هاوکارانم لە ستۆدیۆ ڕۆژهەڵاتەوە پێشکەش بە هەمووی خۆشەویستان و دۆستانی بەرنامەی تاوارەکان. جارێکی تر پیرۆزبایی 26 ڕەمەندان ڕۆژی کۆمەڵە لە هەموو خۆشەویستان و هەواداران و بنەماڵی سەربەرزی شەهیدانی کۆمەڵە و هەموو زیندانیانی سیاسی و پێشمەرگە خۆنەویستەکان دەکەم و ئاواتەخوازم کە ساڵی داهاتوو ڕێوەڕسمی ڕۆژی کۆمەڵە لە شارەکانی کوردستان پێکەوە جەژن بگرین. ئازیزان، با بەرنامەیەکی تری تاوارەکان و بە تەوەری هەڵاواردن و توندوتیژی دژبەژنانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی هاتوون و بوونەتە میوانی ماڵەکانتان. سەرتاش وەک نەریتی هەمیشەی بەرنامەکە چەند هەواڵێک دەبینین و دواتر دەگەڕێنەوە وەلاتەم بۆ درێژەی بەرنامەکە. نزیکەی 100 ژنی ئاڵمانی لە ڕیزی داعشدان. نزیکەی 100 ژنی ئاڵمانی بە مەبەستی پەیوەندیکردن بە ڕێکخراوی توندڕەوی داعش لە عێراق و سووریەدا هەن. بە گوێرەی هەواڵێکی ڕۆژنامەی دیرشەپێگەڵی ئاڵمانی و بەپێی ئاماری دەستگا ئەمنیەتەکانی ئەو وڵاتە، نزیکەی 100 ژنی ئاڵمانی کە تەمەنیان لە نێوان 16 تا 27 ساڵیدایە چوونەتە ئەو ناوچانەی کە لە عێراق و سووریەدا شەڕیان تێدایە. ڕۆژنامەکە ئەوەشی ئاشکرا کردووە کە ئەو ژنانە لەلایەن هاوسەرە توندڕەوەکانیانەوە بۆ چوونە ناوچەکانی ژێر دەسەڵاتی داعش هاندراون و بەشێکیشیان دوای کوژرانی هاوسەرەکانیان بە ناوی جیهادی نیکاحەوە لەگەڵ چەکدارانی دیکەی داعشدا پەیوەندی جنسیان دروست کردووە. پێشتر توماس دیمیزیری وەزیری ناوخۆی ئاڵمان ڕایگەیاندبوو نزیکەی 600 کەس وڵاتی ئاڵمانیان بەرەو عێراق و سووریا جێهێشتووە بۆ ئەوەی پەیوەندی بە داعشەوە بکەن. چالاکێکی مەدەنیژن مانگرتنی دەست پێ کرد. ئاتینا فێرقەدانی ژنە هونەرمەند و چالاکی مەدەنی بەنکراو کە 1 مانگ پێش ئێستا دەست بەسەر کراوە، هێشتاکە چارەنووسی نادیارە و دەست دەداتە مانگرتن لە خواردن. بەپێی هەواڵی کەمپەینی بەرگری لە زیندانیانی سیاسی و مەدەنی، ئەمڕۆ دووشەممە ڕێکەوتی 20 ڕێبەندان ئاتینا فێرقەدانی لە پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ بنەماڵەکەی ڕایگەیاندووە کە دەست دەداتە مانگرتنی وشک لە زیندان. ئاتینا فێرقەدانی هۆکاری ئەم مانگرتنەی گەڕاندۆتەوە بۆ ناڕەزایەتی بە دۆخی خراپی زیندان و ڕاگررتنی زیندانیانی سیاسی و ئاسایی لە یەک شوێن و ناڕەزایەتی پرۆسەی جێبەجێنەکردنی و گواستنەوەی زیندانیانی سیاسی لەوانە نیگەر حائیری، حەکیمە شوکری، ڕۆیا سابیرنژاد، بێحسەمە جەبوری بۆ زیندانی قەرچەکی وەرامین و هەروەها لە درێژەدا بە گواستنەوەی نایاسایی خۆی داواکاری گەڕانەوەی هەرچی زووتر بۆ زیندانی ئێڤین. فێرقەدانی ڕایگەیاندووە تا کاتی جێبەجێنەبوونی داخوازیەکانی و گواستنەوەی بۆ زیندانی ئێڤین دەست لە مانگرتن هەڵناگرێت و تەنانەت ئەگەر مەترسی گیانیشی لەسەر بێت. جێگەی ئاماژەیە کە ئاتینا فێرقەدانی 1 مانگە لە کاتی دەست بەسەربوونەکەی تێدەپەڕێت و ئەم مانگرتنەی پاش بێ ئاکامبوونی ئێعتراز و ناڕەزایەتەکانی تری بە کەمتەرخەمبوونی بەرپرسانی پەیوەندیدار دەست پێکردووە. هێرشی توندڕەوەکانی نێوحکوومەت بۆ سەرژنانی بواری موسیقا بەردەوامە. لە درێژەی گوشارەکان بۆ سەرژنانی چالاکی بواری موسیقا و فەرهەنگی لە ئێران، نووری هەمەدانی و مەکارومی شیرازی دوو مەرجعی قۆم سەبارەت بە دەرکردنی مۆڵەت بۆ ئالبۆمێکی موسیقی ناڕەزایەتیان دەربڕیوە. لەو ئالبۆمەدا کە لە ژانێری موسیقی میلی ئامادەکراوە، گۆرانی بێژێکی ژن بەشدارە. حسەین نووری هەمەدانی یەکێک لە مەراجعی تەقلیدی قۆم ڕۆژی چوارشەممە 15 ڕێبەندان ناڕەزایەتی بۆ ئەوەی دەربڕیوە کە ئالبۆمێکی موسیقی نوێ کە ژنێک گۆرانی دەڵێت بڵاو بۆتەوە. وتوێتی ژن ناتوانێت گۆرانی بڵێت و ئێمە بە هەموو شێوەیەک ڕێگری لەو کارە دەکەین. لەلایەکی دیکەوە نووریە هەمەدانی وتوێتی گۆرانی وتنی ژن و موسیقی ژن لە ڕوبەڕووی پیاوان بەپێی قورئانی کەریم هەرامە و وەزارەتی فەرهەنگ و ئیرشادی ئیسلامی مافی ئەوەی نییە وەها کارێک ئەنجام بدات و هەروەها ئەوەی باس کردووە هەر جۆرە فیلمێک، فیستیڤاڵ، کتێب و موسیقی کە ناوەڕۆکەکانی دژی ئینقلابی ئیسلام بێت ڕێگری لێ دەکەین کە بڵاو نەبێتەوە. گۆرانی بێژان و چالاکانی فەرهەنگی ژن لە ئێران لە مانگەکانی ڕابردوو لەگەڵ کێشەگەلی جددی لە چالاکیکردنیان ڕوبەڕوو بوونەتەوە و زۆربەی کونسرتە موسیقیەکان کە وەکو گۆرانی بێژ یان ژەنیار بەشدار بووبن کەنسل بوونەتەوە. لە کونسرتی سالار عەقیلی لە مەشهەد هاوسەرەکەی کە هاوکاریان بوو لە دوای چەند خولەک لەسەر سێن هێنایەنە خوارەوە. لە کونسرتی هاوبەشی عالم قاسەمۆڤ گۆرانی بێژی کۆماری ئازەربایجان و کچەکەی ڕووداوێکی هاوشێوە ڕوویدا.
ژنان لە ئێران لە بواری موسیقی گۆرانی وتن بە شێوەیەکی ڕسمی لەگەڵ کێشەی جدی ڕوبەڕوو دەبنەوە. ڕێگریکردن لە بەشداری ژن لە کونسرتەکان وەکو گۆرانیبێژ یان ژەنیار، ڕێگریکردن لە بڵاوکردنەوەی کارەکانیان لە ئالبۆم بە شێوەیەکی ڕسمی کێشەیەکی جدی بۆ سەر چالاکی ژنی بواری موسیقی دروست کردووە. لە ئێران جگە لە وەزارەتی ئیرشاد کە زۆر بەدەگمەنە ئیزنی ئەوە دەدا ژن ئالبۆمی خۆی بڵاوکاتەوە یان بەشداری لە کونسرتەکان بکات، توندڕەوەکانی حکوومەتیش لە زۆر کاتدا هێرشی سیر دەکەنە سەر ئەو چالاکانەی ژنی بواری موسیقا و تەنانەت بە شەیتان ناویان لێ دەبن. کچە بارمتەیەکی ئامریکایی لەلایەن داعشەوە کوژرا. ئۆباما کوژرانی کچە بارمتەیەکی لای داعشی ڕاگەیاند و پرسە و سەرخۆشی خۆی ئاراستەی بنەماڵەکەی کرد. هەواڵەکان بڵاویان کردوتەوە کە بارەک ئۆبامای سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئامریکا ڕایگەیاند کایلا مولێر کە لە سووریەدا کارمەندێکی فریاگوزاری ئامریکایی بوو لە ساڵی 2013ەوە لەلایەن چەکدارانی داعشەوە ڕفێنرا بوو. دوای 2 ساڵ بارمتەبوونی لەلایەن داعشەوە کوژراوە. ئەویش دوای ئەوەی لەلایەن داعشەوە بۆ ئازادکردنی داوای پوڵێکی زۆر لە بنەماڵەکەی کراوە، چەکدارانی ڕێکخراوی توندڕەوی داعش لە چەند ڕۆژی ڕابردوو کوشتنی کچە بارمتەکەیان ڕاگەیاند، بەڵام لەلایەن ئەمریکاوە پشتڕاست نەکرایەوە. تا دوێنێ سێشەممە 21 ڕێبەندان بارەک ئۆباما لە وتارێکدا کوژرانی کایلای پشتڕاست کردەوە. شارومەندێکی بەهاییژنی محکوم بە زیندان خۆی بە زیندان ناساند. شارومەندێکی بەهاییژن کە بە 2 ساڵ زیندان محکوم کراوە خۆی بە زیندانی یەزد ناساند. بەپێی هەواڵی هێرانە فەرەح باخی، شارومەندێکی بەهاییژن و دانیشتوی شاری یەزد کە بە 1 ساڵ زیندانی تازیری و 1 ساڵ زیندانی هەڵبسێراو محکوم کراوە، بڕیار بووە ڕێکەوتی 27 ڕێبەندان بە مەبەستی دەستپێکردنی حکومەکەی خۆی بە زیندانی یەزد بناسێنێت. بەڵام ڕێکەوتی 20 ڕێبەندان هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی بە مەبەستی گواستنەوەی ئەو ژنە بەهاییە بۆ زیندان هەڵیان کوتاوەتە سەر ماڵی نەوبراو. سەرچاوەیەکی ئاگادار لەم بارەوە ڕایگەیاندووە کە ئەو ژنە بەهاییە بە هێزەکانی کۆماری ئیسلامی ڕاگەیاندووە کە بڕیار بووە ڕێکەوتی 27 ڕێبەندان خۆی بە زیندان بناسێنێت و لە درێژەدا هێزە ئەمنیەتەکانی کۆماری ئیسلامی بە ناوبراو هشداریان داوە کە تا ڕێکەوتی 21 ڕێبەندان خۆی بە زیندان بناسێنێت و لە ئاکامدا ئەو ژنە بەهاییە لەو ڕێکەوتەدا خۆی بە دەستگای دادوەری شاری یەزد ناساندووە و لەوێشەوە بۆ زیندانی یەزد گواسترایەوە. ئەو ژنە بەهاییە سێهەمین کەس لە گروپێکی 20 کەسی شارومەندانی بەهاییە کە خۆی بە زیندان دەناسێنێت و پێشتریش 2 شارومەندی دیکەی بەهایی بە ناوەکانی نەوید حەقیقی و شاران فەلاحی کە هەر کامیان بە 3 ساڵ زیندان محکوم کرابوون بە مەبەستی تێپەڕاندنی حکومەکەیان خۆیان بە زیندانەکانی عێراق و کرمان ناساندووە. شایانی باسا لە ڕێکەوتی دەیگەلاوێژی 1390 هەتاوی هێزەکانی ئیتلاعاتی کۆماری ئیسلامی هەڵدەکوتنە سەر ماڵی ژمارەیەک شارومەندی بەهایی و 17 شارومەندی بەهایی دەست بەسەر و هەروەها بە دوای 2 3 شارومەندی دیکەی بەهایش لە شاری یەزد دەست بەسەر دەکەن. ئەو شارومەندە دەست بەسەرکراوانە بەگشتی بەدانانی بارمتەی 1 ملیارد و 200 ملیۆن تمەنی لە زیندان ئازاد و هەروەها بە دوای تێپەڕبوونی 1 ساڵ ئەو شارومەندە بەهایانە لە لەقی یەکی دادگای ئینقلابی یەزد بەگشتی بە 58 ساڵ زیندان کە 38 ساڵ لەو حکومە قەتعیە محکوم کراون. ژنێک ئاگری لە جەستەی خۆی بەردا پاش ئەوەی لە چەند حوتی ڕابردوو چەند ژن لە شارەکانی ڕەوانسەر و ورمێ دەستیاندا بۆ خۆکوژی. هەواڵەکان باز لە خۆسووتاندنی ژنێکی دیکە لە کوردستان دەکەن. باس بڵاوی کردوتەوە ژنێکی تەمەن 32 ساڵەی خەڵکی شاری بۆکان بەهۆی کێشەی بنەماڵەیەوە ئاگری لە جەستەی خۆی بەرداوە و دوای 3 ڕۆژمانەوە لە نەخۆشخانە گیانی لەدەستداوە. حەلیمە ڕێ تەمەن 32 ساڵ و کچی ئەبوبەکر چەند ڕۆژ لەمەوبەر لە شاری بۆکان دوای ئەوەی لەگەڵ هاوسەرەکەی بە کێشە هاتووە نەوتی بە خۆیدا کردو و ئاگری لە جەستەی خۆی بەرداوە. حەلیمە لەلایەن خزم و کەسەکانیەوە گەیندراوەتە نەخۆشخانەی شاری بۆکان و دواتر بەهۆی زۆری پلەی سوتانەکەی ڕەوانەی نەخۆشخانەی شاری تەورێز کراوە و دوای 3 ڕۆژمانەوە سەرنجام شەوی پێنجشەممە 12/2/2015 گیانی لەدەستداوە. ژن هەوێنی ژیانی کۆمەڵایەتیە، کاری ئابووری، تێکۆشان و پێناسەی کۆمەڵایەتی، خەباتی بە کۆمەڵ، هەست بە ژیان لەگەڵ کۆمەڵ و هەتا دوایی بابەتگەلێکن کە پەیوەندی مێژووی و نەپساویان لەگەڵ ژن هەیە. ئەمڕۆکە کێشەی ژن 2 جۆرە، یەکێکیان وەک گرفتێکی فەرهەنگی و ئەوی تریشان وەک گرفتێکی سیاسی بەرچاو دەکەوێت.
سیاسەتی دەوڵەتانی ئیسلامی کە لە ڕێگەی باوەڕە زەهنیەکانەوە دەستنە ناو مێشکی بنەماڵەکان مێشکان دەخەنە ژێر دەسەڵاتی زاڵی خۆیان و هەروەها زۆرترین نەحەقی دەرهاق بەژن دەکەن لە ژێر دروشمی ئاین و مەزهەبدا. ئامرازێک کە بەردەوام بۆ چەوستانەوەی داسەپاندنی دەسەڵات کەڵکیان لێوەرگرتۆ کێشەی ڕەگەزی و هەڵاوادنی ڕەگەزی بووە. هەروەها کۆمەڵگایەک کە ژن تێیدا بێدەسەڵاتە و تەنها لە ڕوانگەی ڕەگەزی سێ دەکرێت دەست بەسەن و لاکامدا مناڵانی ئەو ژنانە دەبنە گوێ لە مشت و ژێردەستەی دەسەڵاتی ئەو حکوومەتە زاڵە. هەر بۆ پێوە کۆمەلگا سڕ و دیل دەبێ و خەڵکەکەشی خاوەن هیچ ئیرادەیەک نابن و توانای بەدەستهێنانی ماف و داخوازیە زەوت کراوەکانان نابن لە حکوومەت. یەکێک لە بنەڕەترین گرفتی ژنان لەگەڵ دەسەڵاتی کۆماری ئیسلامی یاسای بوونی هەڵاوادنی ڕەگەزی و زوڵم لە ژن و مافەکانێتی. ئێمە بەردەوام شاهێری پەرەسەندنی ڕەوتی پلانەکانی هەڵاوادنی ڕەگەزی دژی ژنان لە ئێرانین. کاتێک کەسێک جیا لە پێناسی مرۆڤایەتەکەی دەخرێتە چوارچێوەی ڕەگەزی و لەو ڕانگەی وەسێ دەکرێت تەواوی تواناوی پێداویستەکانی ئینسانیە و لە پەراوێز دەخرێن. ژنانی ئێمە لە ئێران لەژێر زوڵم و زەختی فەرهەنگی پیاوسەلارەی دەسەڵاتدار بارودۆخی نابەرابەر و نامرۆڤانە تەحمل دەکەن و لە مافی مرۆڤایەتی کە بریتیە لە مافی سیاسی مەدەنی کۆمەڵایەتی و تەنانەت سەرەکیترین مافی خۆیان بێبەشن. لە تەواوی بوارەکانی کۆمەلگەدا دەکەونە بەرسوکاتی پێکردن و هەڵاوردن. هەر لە شاشەکانی تیەوە بگرە تا بەشی پەروەردە و فێرکردن. فەرهەنگی زاڵ و دواکەوتو و کۆنەپەرستی پیاوسالاری بە شێوەی ئاشکرا و شاراوە پرۆپاگەندەی بۆ دەکرێت. یەکێک لە سەرەکیترین زۆربەی گرفتی ژنان دەگەڕێتەوە بۆ نەبوونی سربەخۆی ماڵی و نەبوونی سربەخۆی ئابووری. ژنێکە لەباری ماڵیەوە سربەخۆ نەبێ غەیرەتی بربەرەکانی لەگەڵ توندوتیژی و هەڵاوردنی ڕەگەزی نابێ و سەرەتاییترین و بنەڕەترین ئەمرازی ئەو بربەرەکانی لێ دەسەندرێتەوە. یەکێکی دیکە لە گرفتەکان دەگەڕێتەوە بۆ توندوتیژی و هەڵاوادنی ڕەگەزی دژی ژنان هۆی فەرهەنگی و ئاینی کە بە ئانقەست و بە مەبەستی ژێردەستەکردن و حکومڕانی زۆرتر بەخۆی حکوومەت و بە شێوەی سیستماتیک پرۆپاگەندەی بۆ دەکرێت. بە تایبەتی جیاوازی نێوان ژن و پیاوە لە مەڕدانی دیەوە بایەخی ژن لە کاتی شاهیدیدان لە دادگا و تەنانەت لە بەشکردنی ماڵ و میراتی بنەماڵەکان لە ئەمە کە ئەمە زۆر بەڕوونی و ئاشکرا لە کۆمەلگای کوردیواریدا زۆر بەرچاوترە. هۆی دیکەی توندوتیژی دژی ژنان لە کۆمەلگای ئیسلامی ئێراندا سەرەڕای هەڵاوردنی مەترسیداری ڕەگەزی و دەرکردنی یاسا سەدە نێوەڕاستەکان، خۆڵکردنەوەی خەڵەشی نێوان چینەکانی کۆمەلگا و گەورەبوونی دیاردەی هەژاری لە کۆمەلگادا سیغا دابەزاندنی تەمەنی شوکردنی کشان و پەسەندکردنی یاسای دواکەوتوانی دژی بنەماڵە، گەڵاڵەی عیفاف و حیجاب، نابەرابەری لە شوێنی کار، موچەی کەمتر بۆ ژن لە بەرامبەر کاری یەکسان لەگەڵ پیا و تەوەژمی ئابووری بۆ سەر ژنانی سەرپەرستی بنەماڵە، یاساییکردنی زەماوەند لەگەڵ مناڵانی وەرگرترا واتە فەرزان خاندە و زۆر بابەتگەلی دیکە نیشانەگەلی ڕوون و ئاشکرای توندوتیژی دژی ژنان لە ئێرانن. توندوتیژی تەنها ئازار و ئەشکەنجەی بەکردەوەی جۆستەیی نییە. هەر هەموو یاوانی باسکران لەگەڵ زوڵمی نەتەواتی دەبنە زەختی چەند بەرابەر بۆ سەر ژن و دەبنەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆریان دەست بە خۆکوشتن و خۆسووتاندن بەرن، یا بەرەو کەڵک وەرگرتن لە مادە هۆشبەرەکان هاندرن، یا دەبێ خۆیان بسووترین یا ناچارن لەگەڵ بارودۆخەکە ڕابێن. هەڵبەت سەرەڕای ئەوەی ساڵانێک خەباتی بەربڵاو و ڕادیکاڵی جەماوەری دژی دیاردەی ژن چەوسانەوە و هەڵاوردنی ڕەگەزی لەگۆڕێدا بووە بۆ حاڵە ژنان هێشتا بەردەوام لە وڵاتانی دواکەوتوی ئاینی لەژێر دەسەڵاتی ڕەهای دەوڵەتانی ئاینی و کۆمەڵاتیدا ماونەوە و ئەو دەوڵەتە سەرکوتگەرە و دژە ژنانە بە شێوەی سیستماتیک کەڵک لە ئازاری جەستەی و هەتکی ژن وەک چەکێک بۆ بێدەنگکردنی ژنانی ناڕازی وەردەگرن. هەر لەو پەیوەندیەدا توێژمەن ئەنجامداوە لەگەڵ چارەکێکی سیاسی بواری ژنان. یەکەم پرسیاریشم لەم بەڕێزیەوەی کە ئەمرازێک کە کۆماری ئیسلامی و دەست و پەیوەندیەکانی بەردەوام بۆ چەوسانەوەی داسەپاندنی دەسەڵات کەڵکیان لێوەرگرتۆ کێشەی ڕەگەزی و هەڵاوردنی ڕەگەزی بووە. هۆکاری ئەمە چۆنە؟ چەندە بە زەرەری کۆمەلگایە؟ بەڵێ سەرەتا سپاسانەکەم بۆی تام دەرفەتەکان بە منداسە بتوانم لە بەرنامەی پیاوادا بڕژێنە بێکەوە سەر هەندێک لە بابەتەکان ژنان ناو ڕژیمی ئێران. هەر بۆ جۆرێک کە ئەزانین ڕژیمی کۆماری ئیسلامی هەر لە سەرەتای هاتنە سەرکارەوە بە زۆرە ملێکردنی پوششی ئیسلامی و ڕوانینی هەڵاوادن ئامێزی خۆی دەسەڵاتەکەی بەرامبەر بە ژنان، یعنی ڕوانگەی خۆی نسبەت بە ژنان دەرخەزا. ئەمە هەر لە سەرەتاوە دەستی پێکرد. ڕوانینێکی تاوانبارانە کە زیاتر لە سێ درێژەیە و ڕۆژ بە ڕۆژ بە داستەپاندنی گەڵاڵەگەری جۆرا و جۆر
هەر لە سەطحی زانکۆکان و لەناو کۆمەڵگادا خەریکە و هەروەها یاساگەلی جۆرازۆری دژبەژنان خەریکە ئەم ڕوانینە و ئەم ڕوانگەیە پەرە پێدەدا. ڕژیم سوال هەیە کە بەدویان پرسە بووە کە ژنان لە پرۆسەی ئابووری سیاسی دوور بخاتەوە یان خزانەکە کونجی ماڵەوە کە مەبەستی دزەی خۆی پێکراوە ئەوە زەربەی زۆر قەربوو نەکراوی لە کۆمەڵگادا و ژنانی لە بارودۆخی تاکە کەسی کۆمەڵایەتی دوور خستۆتەوە و ژنان بە شێوەیەک لە شێوەکان کەوتونەتە ژێڕەکێتی ئەم دەسەڵاتەوە و هەروەها هەر ڕۆژە بە گەڵاڵەگەری هەڵاوازن ئامێرتر و نائینسانیتر نسبەت بە ژنان دێتە مەیدانی کارەوە. ڕژیم دەیهەیە لە ڕێگای ئەم هەڵاوازنی ڕەگەزیە ژنان وەکو تاکێکی لەرزۆک و زەعیف نیشاندات و هاوکات لە ئەبزاری پیاومەزنی کەڵک وەردەگرێ بۆ ئەوەی کە پێگەی پیاوان لە ناو سیستمەکەیدا لە بواری یاسایی و قانونیە و پتەوتر بکە و هەر لەم ڕێگایەوە دەیهەیەوان نیشاندات کە ژنان ئەرکی سەرەکییان لە ناو ئەم نیزامە گەندەوە لە ناو ئەم سیستمەدا بەشداری نەکردنیان لە پرۆسەی ئابووریدایەوە دەهێوان نیشاندات کە ژنان ئەرکی سەرەکییان ماڵداری و مناڵداری و کارهایەکی زۆر جوستەی ڕۆژانەیە کە بۆ ئەمەش زۆر زۆر مەبەستی خۆی لە پشتەوە ساڵهای ساڵە ئەم ڕەواجە ئەم ئەخلاقیاتە لە ناو کۆمەڵگادا پەرە پێدەدا و ئەمە وەگە جۆرێک لە جۆرەکان لە ناو مشکی تاکەکانی کۆمەڵگادا بیچنی دێتەوە کۆمەڵگای بەرەو هەژاری و فەقیەتی فەرهەنگی بردووە. بەڕایەوە توندوتیژی تەنها ئازار و ئەشکەنجەدانە؟ سەرەکیترین توندوتیژی ژنان لە دەسەڵاتی ئێراندا بۆچی دەگەڕێتەوە؟ بۆ ئەم پرسیارەی بەڕێستان ئێمە دەبێ سەرەتا باس لەوە بکەین کە توندوتیژی لە ناو هەموو سیستم و وڵاتێکدا بە سێ بەشدادا بەشە بێ. توندوتیژی لەلایەن سیستمی حاکمەوە، توندوتیژی لەلایەن کۆمەڵگا و توندوتیژی لە ناو بنەماڵە وەکو یەکەیەکی بچووکی کۆمەڵگا کە هەم کۆمەڵگا و هەم بنەماڵە بەستگی و پێویستی بەستگی و پەیوەندی ڕاستەوخۆی بە سیستمەوە هەیە و ئەگەر بمان هەوێت دروستە ئەشکەنجە و لێدان بەشێکە لەناو لە توندوتیژی بەرامبەر بەژنان بەڵام مختەسی زۆرتر بنەماڵەی وەکو یەکەیەکی بچوو کۆمەڵگا ئەگەر ئێمە بمان هەوێت باس لە توندوتیژی لە ناو سیستمی کۆماری ئیسلامی بکەین ئەبێ ڕاستەوخۆ دەست بخەینە سەر توندوتیژی مستەقیمی ئەم ڕێژیمە کە لەلایەن یاسای بنەڕەتیەوە وەکو یاسای بنەڕەتی پەسەندی کردو و خەریکە ساڵهایە پەرەی پێدا. مازانین هەر وڵاتێک دەبێت لە چوارچێ و بەرنامە پلانی خۆیدا یاسای هاوچەرخ و مرۆڤسەوەرانە و پێشکەوتوو بۆ جۆر و شێوەی بەڕێوەبردنی دەسەڵاتەکەی و دانیشتان و گفتوگۆ لەگەڵ شارۆمەندانی بەدەیندا بنەگرێت. بە پێچەوانەوە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران لە یاسای بنەڕەتی بۆ سەپاندنی هێژمۆنی خۆی و پێشێلکردنی بە ئاشکرای ماف و ئازادیەکانی ژنان و هاوڵاتیان بە گشتی کەڵکی وەرەگرێت بە شێوەی یاسایی سیستماتیک هەر بەو یاسا و ڕێساردژە ئینسانیانە ساڵهای ژنانی لە بواری ئابووری و لە بواری سیاسی و لە بواری لە بارودۆخی کۆمەڵایەتی دوورخستۆتەوە کە ئێمە ئێستانەی لێرە چەند یاسایەک وەکو نمونە بێنینەوە مەسەڵەن لە وەکو مافی هاوڵاتی بۆ ژن لە ناو سیستمی ئێراندا هاوڵاتی بوون کە نەقش و ڕۆڵی ئەرێنی لە ژیانی تاکەکاندا لەگێڕە و پەیوەندی نێوان یاسا و ڕێسا و بارودۆخی کۆمەڵایەتی هاوڵاتیان و دەوڵەت بەیەکەوە گرێدا لە ژنا زەوت کراوە بە پێی یاساکانی ڕژیمێران ژنە شارۆمەندی پلەدون واتە لەنا ئەگەر لە ئێران ژنێک لەگەڵ پیاوێتی غەیرە ئێرانی لە هەر تەبعەیەک ئزدواج بکە مناڵەکەی پێناسەی ئێرانی پێنادرێت بەڵام ئەگەر پیاوێک لە ناو سیستمی ئێراندا لەگەڵ هەر ژنێک لە هەر وڵاتێک لە هەر تەبعەیەک ئزدواج بکە و زەماوەند بکە مناڵەکەی پێناسەی وەرەگرێت تەزیێ بۆمە دەرەکەوێت کە ژنان لە ناو سیستمی ئێراندا مافی هاوڵاتی بوونیان نیە یا یاسای هاوسەرگیری یەکەمین مەرج بۆ هاوسەرگیری و بڕیاری ژیانی کچێک لە ئێران ئەگەر تەنانەت تەمەنی یاسایشی پێپەڕان بێ بەدەست بابێت یاتە ئەگەر ژن تەمەنی باڵای 18 ساڵی بێ و مافی خۆی بێت کە هاوسەری داهاتی خۆی هەڵبژێرێ بە گوێرەی یاساکانی ڕژیمە و ئیزنی پێ نادرێ سەیرەکە لەوەدا کە هەر کات باوک یان باوەلە یان کەسوکاری نزیکی پیاوی ئەم ژنە ئیزنیان لەسەر بێتە کچەکە هاوسەرگیری هەڵوەشێنێتەوە ئەگەر بیان هەیە بنە موەکیلی ئەم کچە ئەتوانن زۆر بە ئاسانی ئەم کارەکەن واتە لە ناو سیستمی ئێراندا لەوەی جمهوری ئیسلامی ئێران لەڕێی یاساکانەوە هەتا مافی هاوسەرگیری کە پرسێکی تاکە کەسی لە ژنان زەوت بۆ یا مافی جیابوونەوە تەڵاق
لە ئێران بەپێی مادەی 11 یاسای مەدەنی پیا و هەر کاتێک میلی لەسەر بێبی هەوێ دەتوانێت ژنەکەی تەلاق بدات بەڵام ئەمە لە حاڵێکدایە ئەگەر ژنێک هەر کات بیهەوێت تەلاق وەربگرێ و ژیانی خۆی لەژێر ژیانێکی تند و تیژانست ڕزگار بکە دەبێت ئەوەندە بەڵگە بۆ دادوەر بخاتەڕەوە کە پێی دەوترێ یاسای ئەسوادەت تا بەڵکو بتوانێت مارەی وەربگرێ یا بژێوی ژیانی خۆی پێدابین بکات کە ئەمەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە ئێران ژنان بە شێوەی پێویست لە پرۆسی ئابووری سیاسی وڵاتدا بەشدار نین و لە بواری ئابووری سەربەست نین و لەوانەیە ئەم بڕەمارەیە کە من ڕەخنەگریشم لێ چونکە ژنان بەڕاستی لە ڕێگای مارەیەوە لە ڕێگای ئەم یاسایەوە بە پیاوان ئەفرۆشتێن وەکو کۆیلەت لەوانەیە ژنێک کە سەرپەرستی لەوانەیە مناڵەکەی بۆ دەبگرێت پشتیوانێک بێ بۆ دابینکردنی هەندێک لە پێداویستی سەرەتاییەکانی ئەگینا بە بڕای من ژنان لە ڕێگای مارەکردن وەک کاڵایەک بە پیاوان دەفرۆشتێن و هەر ئەوە شەوای کردو پیا وەکو مەڵکی سەرەکی خۆی سەیری جەستەی ژن بکات و بە هەر جۆرێک کە پێی خۆش بێتن و تیژی بەرامبەر بکات. دوایی ئەتوانین باس لە مافی میراث بکەین لە یاساکانی ڕێژیمدا لە یاسای مەدەنی ئێراندا ئەو خاڵە هاتووە کە لە ئەگەری مردنی باو کوڕەکەی دوو بەرابەری کچەکەی میراث وەرەگرێ و ژن تەنیا یەک بەش لە 8 بەشی سەروەت و سامانەکەی پێدەرێت. ئەو لە حاڵێکدا کە ئەگەر ژنێک بمرێ مێردەکەی یەک لەسەر 4 دارایی ژنەکەی پێدەبڕێ و ئەگەر مناڵی نەبێ ڕێک نیوەی سەروەت و سامانەکەی پێدەبڕێ. ئەوە بێمافیە کە زۆر زەقە بەرامبەر ژنان لە ناو سیستەمەدا. یاسای فرێژنیەرە جۆری فرێژنیەکێکی دیکە لەو یاسا دژژنیانەیە کە ڕژیم ئیزن لەو ڕێگاویزن بە پیاوان دەدا سەر ڕایبوونی هاوسەرگیری کەژما هەڵبژێرن و لەگەڵ 4 ژن هاوسەرگیری پێکبێنن. واتە لە ناو یاساکانی ڕژیمی ئیسلامی ژن هیچ کەرامەتێکی ئینسانی نیە و تەنیا ئامرازێکە بۆ دامرکردنەوەی هەستی سیکسی پیاوانە وەکو کاڵا سەیریەکرێ. جاسەی لەوەدا کە هەمزەمان لەم یاسانەدا تەمەنی تاوانباری هەتا بۆ ژنان لە ناو سیستمی ئێراندا تەمەنێکی زۆر دژە ئینسانیە. تەمەنی پێگەیشتن بە تاوانباری یاسایی لە ئێران بۆ ژن 9 ساڵاتە ئەگەر کتێکی تەمەنی 9 ساڵانە لەم تەمەنەکەمەدا تووشی سزایەک بێت سزا ئیسلامیەکانی ئێران دەیگرێتەوە دادگاکانی ئێران دەتوانن وەکو مرۆڤێکی باڵە خەڵسوکەوتی لەگەڵ بکەن. ئەو لە حاڵێکدایە کە بۆ مافی شارۆمەندی ژنان ڕەگەزی دەرەجەدون بەڵام بۆ سزا لەگەڵ پیاوان وەک یەک تەنانەت لە پێشتری یعنی ئەمە توندوتیژیەکی بە ئاشکرایە. دەتوانین ئەگەر زۆر لەوانەیە پڕژێنە سەر یاساکانی جمهوری ئیسلامی زۆرە بەڵام متوانین باز لە کوشتنی ژنان یاسای جمهوری ئیسلامیدا بکەین، باز لە شایەدی ژنان لە ناو سیستمی ڕژیمدا بکەین کە بەپێی ئەم یاسایە ژنان ناتوان شایەدی بدەن و ژنان مافیان لە شایەدیدان بە پیاوان کەمترە. هەروەها ژن و داد لە ناو یاسای ئێراندا لە ناو یاساکانی ئەم سیستمەدا تەنیا پیاوان دەتوانن بە پلەی دادوەری بگەن و ئەو مافە لە ژنان زەوت کراوە هەر بەو یاسایە پاسایی بێبنەماشی بۆ هێنداوەتەوە. و هەروەها ئەگەرمانەیە باز لە سزا ئیسلامیەکانی جمهوری ئیسلامی بکەین بۆمان دەردەکەوێت کە لە ناو سیستمی ئێراندا سەرەکیترین لەم پەریژنان سەرەکیترین ئەبزاری توندوتیژی دەسەڵاتی حاکم لە ئێرانە کە ئەم توندوتیژیە لەلایەن سیستمەوە دەرخوازی کۆمەلگادرێ بەردەوام تۆلید و باستۆلید دەبێتەوە و دوای تۆلید و باستۆلیدی ئەم توندوتیژیە خستێتە ناو کۆمەلگا خستێتە ناو بنەماڵە وەکو یەکەیەکی بچووکی کۆمەلگا و خۆی لە دوو جۆری توندوتیژی وەکو ئەشکەنجە و وەکو کە توندوتیژی دەرونیە بینێتەوە کە ئاسەوارە نەگەتیڤەکانی ئێمە ڕۆژانە بەردەوام بە چاوی خۆمان دەبینێت. بۆیە ئەگەر باس لە بمانەیە باس لە توندوتیژی بکەین دروستە ئەشکەنجە و توندوتیژی دەرونی توندوتیژی بەرامبەر بە ژنان بەڵام هەمووی لکاوە بە سیستمێکی دیکتاتۆر کە ساڵهای ساڵە خەریکە لە زۆر ڕێگاوە دەرخوازی کۆمەڵگای ئەداوە ئەم توندوتیژیەی لەناو گواستەوە بەناو بنەماڵە لەلایەن ڕاگەیانەکانی و لەلایەن هەتا منبەرەکانی و لەلایەن مەلاکانەوە و ئەمە توندوتیژیەک لەناو بنەماڵەش بەڕێوە بکرێت مستەقیمەن ڕاستەوخۆ پەیوەندی بە سیستمی دیکتاتۆرەوە هەیە. بەڕای ئێوە سەربەخۆی ئابووری ژنان چەندە لەسەر توندوتیژی و هەڵاواردنی ڕەگەزی کاریگەرە لەم هەلومەرجێ ئێستادا ژنان دەبێت چی بکەن؟ هەروەکە هەمومان ئاگادارین و بۆ ڕاستی گەیشتون یەکێک لە بەرچاوترین جۆرەکانی توندوتیژی بەجێ ژنان لە ئێران کۆسپوتەگەرە خستنە سەر بەشداری ئەو ڕەگەزەی کۆمەڵگایە لە کار و پرۆسەی بەرهەمهێنان و سەربەخۆی ئابووری ئەوان. بەجین ساڵهایە بۆ گەیشتووە کە ئەگەر ژنان لە کونجی ماڵ بێنە دەرەوە و بێنە ناو بازاڕی کار و بەرهەمهێنانەوە بێگومان زیاتر بە مافەکانی خۆیان دەگەن و باوەڕ بەخۆبوونیان زۆرتر دەیە بەڵام بەداخەوە بەهۆی بوونی ڕانگەی تەواشۆبوونی ئەقڵێتی پیاومەزنی کە هەر لەلایەن سیستمەوە بەسەر کۆمەڵگادا سەپاوە
بارودۆخی کار بۆ ژنان لەبار نییە هەمومان بەوە گەیشتین کە ڕێچکەی ژیانی مرۆڤایەتی بە کار و کۆمەڵایەتی کارەوە گرێدراوە ژنان دەبێەوە بزانن کار بابەتێکی گرنگە بۆ گۆڕانکاری و ئاڵوگۆڕ لە ژیانیان و گەیشتن بە مافەکانە کەواتە بەستێنی ئازادی هەموو ژنانی ئێران بەسەر بەخۆیی ئابووری و هاتنە مەیدانیانەوە گرێدراوە ژنان بەهۆی بوونی سیستمی دژەژنێران بێبشن لە پێکهاتەیەکی ئابوووریەوە و وا پەروەردەکراون کە زۆرتر بەداخەوە مەستەفگەران نەک بەرەهەمهێنێت کە ئەوە خاڵی نەگەتیوی کێشەکانی ژنان و کۆلایەتیانە لەم نظامە گەندەڵەدا ژنان لە بواری ئابووری پێویستیان بە پیاوان هەیە و سەربەخۆنین تا ژنانیش لە بواری ئابووری سەربەخۆ نەبن و لە چوارچێوەی ماڵەوە نێنەوە دەر بە مافەکانیان ناگەن و ناتوانن باس لە مافە ئینسانیەتانیان بگەن بکەن ئەوەی کە من لێرە باس لەوە ئەەکەم کە ژنان پێویستیان بە پیاوان و کۆیلی پیاوان مەبەستمەوە نییە کە پیاوان سەرچاوی تونندوتیژی بەرامبەر بە ژنانە چونکە بەڕاستی وانەیە لەناو کۆمەڵگای ئێمەدا بەهۆی نەبوونی سیستمێکی مرۆڤپەروەر و بەهۆی نەبوونی سیستمێکی مرۆڤی ژنان و پیاوانمان هەردوو ڕەگەڵ بە گیانێکی هەڵاوازنانە پەروەردابن بۆیە ئینسان مەحسوولی شرایەتێکی کە تێیدا دەژی بۆیە لێرەدا سیستمە کە ناهێڵە ژنان لەم پرۆسەدا ببوون بەدانانی ئەخلاقیاتێکی ئیسلامی بەدانانی تەگەر و کۆستخستن و لە ڕێگەی ڕاگەیانەکانە لە ڕێگای پروپاگەندە و چاواشەکاری بۆ ئەوەی کە ژنان لە کونجی ماڵبێنێتەوە و لێرەدا پیاوان نین کە خەتاباربن بەکو سیستمی دژژنی کۆماری ئیسلامیە و هەموو ژنانە دەیەمە بزانن کە ئەمان لەگەڵ سیستمێکی دیکتاتۆر و دژژن تەرەفن و دەبێت لەگەڵ پیاوان قۆڵ دەست لە ناودەستیەک بۆ ئەم لابردنی ئەم یاسا دژژنیانە بۆ ئەم یاسایانە هەڵ بدەن لە کۆتاییدا ئەماڵم کە ڕژیمی ئیسلامی گوێی زیاتر لە سێدەیە دەسەڵاتی داسەپاوی خۆیدا ماهیەتی دژژنی خۆی نەگۆڕیەوە بەڵکو بەهێزکردنی پێگەی یاسای پیاوان کێشەی ژیانی تاکە کەسی کۆمەڵایەتی زۆرتری بۆ ژنان بە دیاری هێناوە ساڵهای ساڵە دەیهەوێ لەم ڕێگایەوە تەفرەقە بخاتە نێوان ژن و پیاوان بۆ ئەوەی کە پێویستی پێێتی ئەمەش ئەگەر بین باسی بکەین لەوانەیە لە بەرنامەیەکی تۆدا نەبوونێ بۆیە ژنان دەبێ ئەمە بزانن کە تەنیا و تەنیا بە نەمانی ئەم ڕژیمەیە کە ئەتوانن بە مافەکانیان بگەن و بۆ ئەم بەبەستەش ئەشێ نەکە ژنان پیاوانی ئازادی خواز و بەرابەری تەڵەویش بێنە مەیدانی کایەوە و دەستە ناودەستیەک بۆ لابردن و نەمانی ئەم ڕژیمە هەوڵ بدەن. بەڵێ عزیزان سپاسی میوانی بەرنامەی ئەم جارەیە هەوارەکان دەکەین. کەوابوو ژنان دەبێ خۆیان دەست پێ بکەن و سنووری نەریتەکانی دژەژن و یاساکانی هۆی نابەرابەری دەسەڵاتدارانی کۆمەلگا ببەزێن و وەک مرۆڤێکی سەربەخۆ و خاوەن ئێرادەی پتە و هەستنە سەر پێ و لە ڕێگەی ئازادی خوان و کۆمەلگا دژی دەسەڵاتداران دەسەڵاتە سیاسەکان و سەرکوتگەران خەبات بکەن بۆ ئەوەی بتوانن لە وڵاتێکی ئازاد و دموکراتیکدا بژین. خۆشەویستان لە بەرنامی ئەمجارشماندا ڕێز دەگرین لە یادی هەمیشە زیندوی هاوڕێ و هاوسەنگەر شەهید حەفسا محەممەدپور یادی بەرز و ڕێگای پڕێبوار بێت. بەرز و بەڕێز بێت یادی پێشمەرگەی خەباتکار و شۆڕژگەری کۆمەڵا هاوڕێ حەفسەی محەممەدپور ناسرا بە گەلاوێژ. هاوڕێ حەفسا محەممەدپور ناسرا بە گەلاوێژ نمونەی ژنێکی زەحمەتکێشی کوردستان بوو کە لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا خەباتی کرد و فیداکاری لە خۆناند و بەداخەوە سەرنجام لەم ڕێبازەدا گیانی بەخت کرد. هاوڕێ حەفسا ساڵی 1341 هەتاوی لە بنەماڵەیەکی هەژاری ناوشاری سەردەش نەدایک بوو. لەبەر نەداری و هەژاری نەیتوانی بچێتە مەدرسە و دەرس بخوێنێ. ژیانی سەردەمی مناڵی هاوڕێ حەفسا پڕ لە سەختی و بێدەرەتانی بوو. هاوڕێ حەفسا بەر لە قیام هەرگیز مەودای ئەوەی نەبوو بتوانێت چای بکاتەوە و سەر لەم هەموو ناعەداڵەتی و نابەرابەریە دەربێنێ و هۆیەکانی بناسێ. ئەویش وا فێرکرا بوو کە دنیا هەتا بووە هەروە بۆ و هەروەش دەبێ. زەحمەتکێشان هەروە هەژار و ماندوو و ژنان هەروە ژێردەستە و بێماف دەمێننەوە. بەڵام بە دوای قیامدا لەگەڵ هەڵگیرستانی شۆڕشی کوردستان هاوڕێ حەفسەش ئەو کچە زەحمەتکێشە بەناسینی کۆمەڵا نڕێگای ڕادیۆ و دۆست و ئاشناکانیەوە تێگەیشت کە ئەم دنیاە قابلی گۆڕانە و ژن لەگەڵ پیا و دەبێ مافی بەرابەری هەبێ. ژێردەستەبوونی ژن دیاردەی کۆنەپەرستی و نیزامی سەرمایەداریە و دەبێت کۆتایی پێبێ لەبەر ئەوە بوو بەهاری ساڵی 1362 هەتاوی بە ڕێزی پێشمەرگەی کۆمەڵا پەیوەست بوو. هاوڕێ حەفسا لە باری بۆچوونی چینایەتی و بەتایبەت لەسەر مافی ژنان بیرێکی تیژی هەبوو. ئەو دەیزانی بۆ کۆمەڵی هەڵبژاردۆ، دەیزانی بۆچی چەکی پێشمەرگەی کۆمەڵای کردوتە شان.
هاوڕێ حەفسا زۆربەی تەمەنی پێشمەرگایەتی لە بەشی نیزامیدا بوو، چەو کاتە کە لە ناوچەی پیرانشار سازماندرا بوو، چەو کاتەی هاتبووە ناوچەی سەردەش لە زۆربەی ئەمەلاتەکاندا بەشداری هەبوو. بەداخەوە ڕێکەوتی سێزدەی خاکەلێوەی ساڵی 1364 هەتاوی لە جەریانی شەڕی ناوخۆدا لە ناوچەی بانا هاوڕێ حەفسا کەوتە بەر گوللە و گیانی لە پێناو ئامانجی بەرزیدا بەخت کرد. بە درێژەدانی ڕێگەی ڕێز لە یادی ئازیزی دەگرین. جارێکی تر پیرۆز بێ 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە. کۆمەڵە تاکە حیزبێکە کە مەیدانی بۆ بەشداری سیاسی و نظامی ژن ساز کردە و ئێستاکە ژن لە پێشەوەی هەر خەباتێکە. مێژووی خەباتی ژنان لە کۆمەڵە و خەباتی ئێستاشی پەیامێکی گەورەی پێیە، ئەویش ئەوەیە ئاسۆڕ و نەهاوڕێ. تا دیدارێکی تر ماڵاوە.